لە بەرنامەی ئەمڕۆدا ئاوەڕێک لە هەندێک لە گەورەترین ڕووداوە سیاسەکانی ساڵی 2022 دەدەینەوە کە ژیانی ئەمریکیان داڕشتووە. دکتۆر کرمانج گوندی سەرۆکی بەشی پەروەردە و مامۆستا لە زانکۆی تێنسی ستیت لە شاری ناشڤیل باشترین کەسەکە هەندێشی کردنەوەمان بداتێ. دکتۆر بەیانی باش، راپۆرتی کۆتایی لێکۆڵینەوەی ئەو ڕووداوانەی 6 مانگی 2021 چەندی گرنگ بوون، چەندی گەورە بوون کە لە دژی سەرۆک دۆنالد ترامپ تۆمارکران؟ گیان باش کاکێ دەخیل لە دوای 18 مانگ لێکۆڵینەوەی کۆنگرێس پرێزیدنت ترامپی بە 4 تاوانبار کرد. یەک لەوانە دزین لە پارەی تەکسی خۆی نەدا وەکو پێویستەوە لەسەری حسابە وەکو دزینی پارە لە خەزینەی ئەمریکای، ڕێگریکردن لە پرۆسێسی دانیشتنی فەرمی کۆنگرێس کە دەنگەکانی ویلایەتەکانی بۆ سەرۆکایەتی تەسویب بکاتن، درۆکردن لەبارەی ئەنجامەکانی هەڵبژاردن و پەیوەندیکردن بە هەندێک ویلایەت و گوشار خستنە سەر کاربەدەستانی ویلایەت لە بۆ ئەوەی گۆڕانکاری لە ئەنجامەکانی هەڵبژاردن بکرێتن و لە هەمووشی گرنگتر هاندانی خەڵک بوون لە بۆ سەر کۆنگرێس. تاوانی 1 و 2 و 4 ئەگەر و شالیارەتی دادگەری مێرک گەرلان بە دابچیتن و دادگەی باڵای ئەمریکای تەسویبی لەسەر بکاتن، نێزیکەی 25 ساڵ ئەو مرۆڤە دەخرێتە زیندان. قسەکە لێرە ئەوەیە کاکە دەخیل، ئایا ئەمریکا بۆ یەکەم جار سەرۆکێکی خۆی دەخاتە زیندان؟ هەرچەندە ئەوەی کە ترامپ کرایە وەکو سەرۆکێکی پێشین بەو تاوانانە تاوانبار کرابیتن، یەکەم جارە لە مێژووی ئەمریکای ڕوودەداتن و ئەوە بەڕاستی ئەگەر دکتۆر ببوورە ئەگەر تاوانبار کرا بە هەر یەکێک لەو تاوانانە ئەوە ناتوانێت خۆی کاندید بە بۆ هەڵبژاردننی سەرۆکاتی داهاتوو. دەمویست باسی دەستوری 4 لە بەندی 14 قانونی ئەمریکای دەڵێتن هەر کەسێک ئاژاوە ژێڕی بکاتن، هەوڵ بداتن کودەتا بکاتن لە دژی دەستوری ئەمریکای بە هیچ جۆرەك نابێتن لە هیچ ئۆفیسێکی سیڤیل مەدەنی بیتن یا سەربازی یا لەلایەن خەڵکە وەکو کۆنگرێس هەڵبژێردرێتن. لەو حالەتە ئایا ئەو بڕیارەش دیسان ئەو بەندە لەسەر پرێزیدنت ترامپ جێبەجێ دەکرێتن؟ ئەوە شتێکە لە ئایندەگەرەکە مرۆڤ ببینیت. باشە، هەڵکوتانی FBI بۆ سەرماڵەکەی کە ئەویش ڕووداوێکی زۆر گەورە بوو لە ئەمریکا ڕوو بداتن، گۆڕانکارێک بەدیهێنا؟ کاکە بڵێن کاببوورە کاکە دەخیل وەختێک FBI هێرشی کردە ماڵیویچ پاش ئەوەی چەند جارێک داوای ئەو داکیومنتانەی ئەو پەروەندە نهێنیانەی ئەمریکایە کە ترامپ بەبێ ئاگاداری هیچ کەسێک بردبووی لەگەڵە خۆی. ئەوە شتێکە تەنیا جاری یەکەمە دیسان لە مێژووی ئەمریکایە بەو جۆرە classified documents هین نهێنی کە لەوانە وەکو باسی لێ دەرکا لەبارەی پرۆگرامی چەکی ئەتۆمی بووە ئەو مرۆڤە بباتن بە هیچ جۆرێک جوابی FBI نەداوەتەوە. لەبەر هەندێک FBI هێرشی کرد و دوای هێرشکردنەکەشی کۆمەڵێک لەو داکیومنتانەی بەدەست هێناوە. ئەوە بۆ خۆی تاوانێکی دیکەیە کە ترامپ دەرهەق بە دەستوری ئەمریکایە دەرهەق بە میلەتی ئەمریکایە کردیتی. شتێکە دەبوایە بکرێتن و پێشم وایە FBI کارێکی باشی کرد. باشە، بڕیاری دادگا بۆ هەڵوەشاندنەوەی بڕیاری دەیان ساڵ کە پێیان دەگوت ڕۆڤی وەید بۆ لە باربردننی مناڵ لە سەرانسەری ئەمریکا کە یاسایی بوو جاران، ئێستا وانێ و ئەوە دادگا ئەو بڕیاریدا. ئەمە چەندێ کاریگەری گەورەی هەبووە لەسەر ژیانی ئەمریکیەکان؟ کاریگەرێتی هەبووە لەسەر ژیانی ئەمریکایە بە حکمی و ئازادیە کۆمەڵایەتیەی کە لە بینی بەتایبەتی جاحێڵاندا هەیە. خەڵکانێکی دیکە زۆر لە ویلایەتەکان مەسەلەن لە تێنەسیبیت یا لە جۆرجیابی لە ویلایەتانە ناتوانن لەبار ببن، مەجبورن بچنە ویلایەتی دیکە. هەر ئەوەش بووە هۆکاری ئەوەی بەتایبەتی لە دیدی سیاسی کاریگەرێتی زۆر بوو لەسەر کۆماریەکان و بەسوودی دیموکراتەکان تەواو بوو. ئەمڕۆ هەندێک کێشە تەکنیکیمان هەبوو، کاتمانەوە زۆر سوپاس دەکەین، هیوادارین لە کاتێکی دیدا بتوانین ئەم باسانە بکەین.